یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە قەرار بوو ئێستا لەسەر مساحبەیە ئاغای مستەفای هیجری لەگەڵ تەلەڤیزیۆنەکەی خۆیان تیشکتیڤە دەرمۆردە ساڵیادە 75 ساڵەی حیزب دموکرات و فەرمایشاتە ئیشان دیبێتێکمان بێ. ئەمما بۆ خاتریەوەی کە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ ئەمڕۆ مەسئولیەتێک بە پانتایی کوردەواری گرتگە سەبەر و لە هەموو حەوزەکانە کەما بەقیە مردم ئەحساسە مەسئولیەت ناکا و بۆی مهم نییە و سەمەرەکەی بووگە بەم کاولکاریە لە کوردەوارە ئێمە خەریکە نەقش و ڕۆڵە خۆی بازی ئەکات و بۆ ئەم خاترە ئەکەوێتە بەرهەجمە و سوعال و پرسیار و جمێن و هەتاکی بۆیە بۆ تەنویر ئەفکارە عمومیە مردم مەجبورە کە ڕەوەندێک کە گرتیە سێبەر ئدامەی بدات و بە وەزیفەی خۆی ئەزانێت و ئەم کارەکە بۆ خاترەوەی ڕۆحی هاوکاری بگەڕێتەوە ناو ئینسانە کوردی. بۆ خاترەوەی ئینسانە کوردی وەختی ئێمە وتمان ئێمە کۆمەڵگان نییەین، ئێمە عیدەیەکین کریاگینە ناوە شارەهایەکی متەراکم و تەراکۆمە جەمعیەتی و شکڵ کۆمەڵگامان نییە، لەذا سەبارەت بە ئومورات خۆمان فرە ئیهمالکارین. ئەگەر کۆمەڵگا بواینا سەبارەت بە ئەوزاع و بە نابودیە خۆمان بیرمانە کردەوە و خۆمان بە مەسئول ئەزانی. هیچ کام لەو شارانەی کە ئێوە ئەیوێنن دروست کریاگە خەڵکەکە کە تیا دانیشت بن ئەحساس ناکەن ساحێوینی و مەسئولیەتیان هەست. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختێ جەریانێکی ئینقلابی شۆڕشگیری سەرزەمینی کوردەوارە تەمامی ئاحادی مردمانی ئەم سەرزەمینە ئینسانی باش بن، ئینسانی خراو بن، دز بن، حیز بن، لەش فرۆش بن، بە یارە ئەم سەرزەمینەیە نەزانێت و ناهێڵێت کەسێک پەلامارە ژیانە ئینسانیان بە ماڵیان بدا، سروەتیان بە، کەرامەتیان بە، شۆناس و هۆڤیەتیان بە و لە ڕۆژی ئەوەڵی شۆ هەروە ڕەفتاری کردگە محاولەی کردگە ئەوەی کە کریاگە ئەوەی کە ئینگلیسیەکان پێژن common sense و تەرجمەکەی ئەبێتە عەقڵە سەلیم، وەلێ من ئەتوانم بێژم لای خۆمان عەقڵە ناقص، ئەو عەقڵەی کریاگە سە زەهنە ئینسانەکان وە شێویاگە وە ژڵەژیاگە ئێمە ئەمە ڕاستەوە بکەینەوە و خەڵکی فێر بکەین. تەماشاکەن من دوێشە و مثالێکم هاورد. بەختیار عەلی مەسەلەن ڕووناکبیرە خەڵکە، مەسەلەن فیلسوفە. بەختیار عەلی ئێژێ ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە کە کاورای سەوزە فرۆشە عەرەبانە گێر ئێژێت ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینە. ئەم دەستەواژانە ئەگەر مردمە ئێمە ئشتبا غەڵەت قساکە، مردمە ئێمە هەڵسو کەوتی غەڵەتە، مردمی ئێمە نازانی چۆن هەڵسو کەوتکە سەبەبەکەی ئەوەسە وایان پێکردگە قسەیەکیان بۆ تکرار کردە سەو کردیانە ناوی مێشکی و ئەم ئینسانە تکراری ئەکاتەوە. لە سەرزەمینە ئێمە هەرچی شتە پۆخڵەواتەکرێ و هەر جنایەتێکی تیاکرێ، هەر کەسێک هەر ساختە چیەک ئەکات، هەر کەسێک هەر کارێک ئەکاوە بەڕاحەتی ئەتوانێت پێ بنێتە سەرە ماڵ و گیان ڕۆحی ئینسانەکان و پەلاماریان بدات و نابودی بکە و لێو دوایش لە پشتە بیانوویەک و عەوەزیکە. لەم سەرزەمینە ئێمە گەورەترین جنایەت ئەکرێت بە ڕەوابەتە فاسدە عەشایری حەلیەکەن. تۆژۆکەی کاورا نە عەداڵەت ئەزانی چییە، نە ئینسانیەت ئەزانی چییە، نە سەداقەت ئەزانی چییە، فکرەکە بە تەلەفۆن و تەلەفۆنکاری ئەتوانی جنایەتی پەردەپۆشی بکە. ئەمە ئیشی داستانەکەی تەواو بێ. مەسەڵەن کابرا ئەهات سەبارەت بە پێکاکە قسەیە کرد، لایڤە ئەوەڵی کە دائەنیا لایڤە دووەم پێیان داخست لە تەریقە دۆست و ڕەفیق و حاو حیزبی و تەرەفدار و یەکی ئەیود بوو واکەیت و یەکی ئەیود وا مەکە و یەکی ئەیود لە حەدی توانیە و ڕخنە ئاراستی فڵانە شوێن بکە و لاوە بۆ تۆ عەیبە و تاکو تەریات ئەکەین و ئیزۆلەت ئەکەین. کابرا جاری دووم نێتوانی قسە بکە، پێیان کۆ کردەوە.
بە ڕەفیقەکانی نەیانتوانیە بە دایک و باوکی کۆیان نەکردو. دوو نەفەریانەنیا بە کۆڵکی دایک و باوکیان و کوڕەکە قسەی خراوە کات و لاوە ئەیبە و بۆ ئێوە ناشیت و بە ئەم قسانە نەکات و دایکەکەیشە زەنگیەدا و کوڕە من نییت و حەقە نییت لەم قسانە بکەی. ئەگەر ئینسانێ وشیار بواە جواوێداوەوی تۆ لە کارێکە دخاڵەت ناکەی کە من ئەیزانم وقەتیە کرد چون مەسئولیەتەکە و هەدەفەکەی سەرشانی خۆی بە گەورەتر ئەزانی. بزانن کەسێک چەند ڕۆژە پێش ئەعلامیان کرد مردەکە و خۆی کوشتگە ئینتحاری کردگە کەسێک بە ناوی سامانە بێهفەر. سامانە بێهفەر کێ بوو؟ سامانە بێهفەر ڕەپەرێک بوو لە پڕێکە هاوردیانە حەلیمە کوردستان. ئەم سامانە بێهفەرە کۆمەڵی چەور کرد، پارتە ئازادی چەور کرد، حەزبە دموکراتی چەور کرد، ناویان گردێ سرودی خوێند بۆیان لەسەرە مێتۆد و ئەدەبیاتە ئەمە حیزبانە قسەی کرد و جامعی مەدەنی و بوو بە مۆڵکە ئەوان. ئەم ئاغا بوو بە بەغەڵخاوە ژنێک مستەقیمەن مەزایای لەشی گەیان بە ژنێک، بەڵام نە ئەدەبیاتی نە ژیانی نە هەڵس و کەوتی نە ڕەفتاری هیچ کامی لە بەرجەوەندی ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخوا نەبوو. وەلێ جۆنیەتیە باسکردن تماشاکەمانە کەسێکیان هاورد کردیان بە پابلیک فیگۆر. کەسێک هات و بوو بە پابلیک فیگۆر لە پشتە ئەدەبیاتە فعالینە جامعی مەدەنی بوو، ئەدەبیات و کۆمەڵە و دموکرات و پارتی ئازادی و مەحیزبانە بوو و ئەم ئینسانە لە پڕێکا مرد، نە کۆمەڵە نە دموکرات نە پارتە ئازادی نە فعالینە جامعی مەدەنی هیچ کەس نە ئەو ژنەی وا لە باوەش یا خەفت نەوە ساحێوی و هیچ کەسێ نەهات دیتەڵزە مەرگە ئەم ئینسانە مشەخەس بکە، چون بلاخرە تۆ کاورایە کە تاورگە فوت تێ کردگە زلە کردگە سرودی پێئێژیت تێریتی ئەیوەی ناوێکە پێداگە تەلەڤیزیۆنە مختلف ئەوەی لە پڕێکام ئینسانە ئەمرێ. خۆ بەشێمە بێت و سوعال بۆ جامعە بلاخەرەم کەسە ئینسان هایەک ئەیناسن ناویان بیستەگە ئەم ئینسانە بۆ مرد، لەسەر چی مرد، چۆن مرد. وەختە ئێوە تماشای ماجەراکەتان کرد ماجەراکە یەکجار مەشکوک بوو. ئەووەڵەن هیچ خەبەرگوزاریکی ڕەسمی لە حەلیمە کوردستانە مەرگەم ئاغایە تەئید نەکرد، نە ڕووداو نە کەی 24 نە کوردسات هیچ خەبەرگوزاریەک. مەسئلەی دووەم هیچ گزارشێکی ورد لە مەرگ ئەم ئینسانە لەلایەنە پۆلیسە هەولێر نەهاتە دەرەوە. گزارشە ورد خۆکوژیە قەتڵە، گزارشە پزیشکی قانونی وا لەکوێ، ئەسڵحە شەناسی وا لەکوێ، ئەم ئینسانە کوژیاگە لەکوێ کوژیاگە خودکوشی کردگە، بۆ خودکوشی کردگە، بۆ ئینتحاری کردگە، لەسەر چی کردگێسی. ئەمە مهمە چون تۆ بۆتە دروست کردگە بۆ یە ئەدێک تۆ یە بۆتێکە دروست کردگە خوات هاوردەکتە دروستە کردگە کاورا گۆرانی ڕەپیەوت ئاوە. ئەو ژنەی وا لە باوەش یا ئەخەفت تەبلیغی بۆ یە کرد کەم ئاغا فرە شۆڕش گێڕە و فرە مهمە و دابیناسن و ئیستا ئەو ژنە دەمی داخستکە قسە ناکە، هیچ معلوماتێکیش ناتە دەرەوە. ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ هات بڕێ پرسیاری مەترح کرد، وتی ئەم ماجەرا سەرتاپا گومانە بۆ ئەم کارەی کرد. بابا لەم سەرزەمینە ئێمە کوڕە مەردم ئەکوژن پۆخڵەی ئەکەن، ئەمە ئەوێت و بەعاسە ئەوەی سوحا تۆیش بکوژن پۆخڵەیکەن، کەس نەڕواتە شوێنی. دایک و باوکەکانتان نە فەهمیان هەست نە شعوریان هەست نە ئەقڵیان هەست نە ئەزانن چۆن بەرخوردکەن. بۆیە تو ئەوێنی کاورا ئەدەن لە کوڕەکەی لە ئوردوگای کۆمەڵا ئەیکوژن، لە ئوردوگای پەکەکە ئەیکوژن، لە ئوردوگای حیزب دموکرات ئەیکوژن، یەک خانەوادە ناڕوایە خەبەمانە بگرێ بێژە کوڕە منتان بۆ کوشت. لەسەر چی کوشتتان؟ چۆنە؟ کوا گزارشە پزیشکە قانونی؟ کوا ئەم جنازە؟ کوا گزارشە مفەسەڵە پۆلیس؟ کەس ناپرسێ. هۆکەیشی چییە؟ لەبەرەوەی دایک و باوکەکان ئیهمالکارن بۆیان مهم نییە، بە قسە ئەگیرین.
لاوە کوڕەکەت شەهید بوو خوا ڕەحمەتی کاو لە ڕێبازە قازی محەممەد و لە ڕێبازە کاکفواد و مرد و باسی مەکە و عیبە و کوڕەکە تاقیقەتی مؤتاد بوو، کوڕەکە تاقیقەتی گەی بوو، کوڕەکە تاقیقەتی خائین بوو، کوڕەکە تاقیقەتی نفوزی بوو، لاوە تۆ باسی مەکە و ئێمەش باسی ناکەین. یەک پیاگت نەدی بە ئەنوانە باوکە ئەم مناڵانە ئێعتراسکە بێژگە لە باوکە یارۆ کوڕەکە وا پێژا کوشتویان یارۆ هەورامیەکە وە لەم ئاخرانۆ خانەوادەی ئاپۆ بەلەخەرە نامەیەکیان بە 1000 ڕقەت و نووسا ئەویش ڕوو بە کۆمەڵن نەڕوو بە ئەفکارە عمومیە خەڵکە کوردەوار ئەم سەرزەوی و ئەم مردمی ئێمە وا نابوو دەکرێ وت ئەمانە تەمام ئەم چێهرانەی کە بەناوە کەسایەتی هایە بەناو بانگ ئێوە ئەیوێنن هاوکارن لەم کارە هەرمەچەی هجرێ کوڕە مەردەمە کوژێ هەر عەبەی مۆحتەدی و ڕەفیقەکانی نی کوڕە مەردەمە کوژن هەر دارودەسەی حەپۆز کە نیشک و کوڕە مەردەم ئەکوژێت وەلێ کەس حساو لەمانە ناکێشێتەوە گیانە ئینسان و تەماتە هیچ ئەرزشێکی نییە شخصیەتە ئینسانەکان هیچ ئەرزشێکی نییە بۆیە ڕۆحی میلی ئەرزشی نییە بۆیە سەرزەمین ئەرزشی نییە بۆیە هیچ بەهایەکی ئینسانی ئەرزشی نییە ئەمە لە هەر کۆرپۆریشنێکی دنیاوایە کابرایە کە ئەمرد کابرا بوو نەزمە کۆرپۆریشنەکەی خۆشی یەکسری تەرتیباتیە کرد گزارشی مەرگیە ماغایە نووسا چون هەرو جۆرەی کە گزارشی تەوەلودی نووسا گزارشی مەرگیشیە نووسا ئەڕوێ وەم گاخا بۆ مردەکە کوژیاگە ئەم ئەسڵحە خودکوشی پێکردگە چه ئەسڵحەیە بووگە چ نەوعی بووگە لەکوێوە شلنیکی کردگە بەخۆی تەقەی کردگە لە خۆی ئەم نەوعەت خۆکوژی بووگە لە فاصڵەی دووروگە گولە هەڵەگرت ئەیان وەردە ئەسڵحە شناسی وە گولە ناسی ئەیان هاورد گزارش ئەسڵحە شناسی ناسیان ئەهاورد ئەسڵەیەک و تەقەی کردگە لەمە لە سەری داگیسی خۆی تەقەی کردگە تەقەیان لێ کردگە تەقەکە بە ئیجبار بووگە چون ئیمکانی هەست کاورە ئەسڵحەیە بنێتە ئەگرای تەرەف دەسوپەی تەرەف بۆسێتەوە دەستی بنێتە سەر ماشە بی تەقێنێ لە ئەسڵحەکە لە دەستی خۆیاوێ تۆ ئاوا جنایەتێک کەشفەکەی لەذا هەر خودکوشی نییە پس تۆ ئالەگرا قدرەت ئیدعاکە من قدرت حکوومەتم هەسوو قانونم هەسوو ئێشێ فەرمان بووەن ئێشێ ئەمانیشە نیان بدات یەسری خەدەمات بدات بێت کەیسی ئاوا بەرمەڵا بکە کوتە مطلقی کردگە دانەیە کورد خەڵکە ئوستانە کرماشان گۆرانی بێژێکی ڕەپر لە حەلیمە کەی لەکوێ مرد بەی حکوومەتی کە ناراونی مستەراونی کوا گزارشە پۆلیسە کوا پزارشە ئەسڵحە ناسیت کوا ئەمانە مشخەسی بکامە خودکوشی بوو گەیا قوتیانە خۆ ئەگەر تۆ کارەگاهێ بێریتە ناوە ئەم داستان ئەم مەسەلە حەلەکە معمولەن ئەگەر شەواهدی مادی کافی وێت وانە متهم ئەگرن شەواهدە مادی هەرە و ڕۆژە پۆلیس مەشکوکەوێت بە شەواهد مادیەک ژەمە قەتڵ بووگە و عیدەیەک مەزنون ئەگرێت بەڵام ئەگەر پۆلیس ناتوانێت سابتی بکات تێت لە حەڵقەی ئەترافیانە ماغا ئەکۆڵێتەوە بزانێ ئەمە کێنوانە دەوروبەریە کێ منفعەت ئەوە لە بۆ لە مەرگی ئەمە منفعەتەوە منفعەت دائیمەن پوڵ و مادیات نییە لێ ئەکۆڵێتەوە بزانێم ئاغا چه سەرڕێکی ئەزانی بەکوێ وابەستە بوو چی ئەزانی کە ئەرزشی بوو بمرێت حەلیمە کوردستان ئەم کارەی نەکردگە لەزار ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئێوە گەر وەبیرتان بێ دانەیەک بۆکانی مجریە تەلەڤیزیۆن بوو بەنامە ئامان جووتیان خۆی کوشکەتە کە ژنەکەیە تەواو بوو چوو پرسی یاو بوو ساق دەتێ لە حیزب دموکراتە بوو بە هەولێ
هەرچوو ئەم وڵاتانە و فەرهەنگە وڵاتانەیە هاورد لە پڕێک هاوتیان لە هەولێر مرد و هەفتەیە خەڵکی پرسیاری کردو لێدا خەڵک بەریدا و تەواو کوشتیان و کاوی خواردن چوو پەیکاری کاورا بۆیشی خۆی بکوژێ لەسەر چی خۆی بکوژێ داستان چییە خۆیە کوژێ ئیستەوە ڕاحەتی ئەن لە کوڕە خەڵکی ئەیکوژن و ێژن خۆی کوشت ئەدەن لە کوڕە خەڵکی ئەیکوژن و ئێژن نفوزی بوو ئەدەن لە کوڕە خەڵکی ئەیکوژن و ئێژن جاش بوو ئەدەن لە کوڕە خەڵکی ئەیکوژن و ئێژن هەرچی بوو بێ ئەوەی حیج مەدرەکێ بدەن مەسەڵەن ئێوە دیتان ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ بۆ زوانی زبر بوو کابرا نەیە هات بێژێ پەیمانە حەیدەری چۆن جاشە هادەی و پەیمانە حەیدەری جاشە لە کاتێکا پەیمانە حەیدەری گەرەکی بوو بێژێ ئەو ڕەحمانە قاسملو جاشە و دەستکردە ئێرانە تاریخی حیزب دموکراتی لە بنەوە دەرەهاورد اتفاقات و قسەکانە ئەو ڕەحمانە قاسملووی لێ ئەدا ئەمانەی گشتی ئەنیا کناری یەکتری لێو دووە فەلسفەی کوردیەت و خۆی بەحسە کرد و چۆنیەتیە داڕشتنە مبارزەی بەحسە کرد و بەو ڕەحمانە قاسملوو خاینە یەک نەفەر نەیەوت پەیمانە حەیدەری بۆ جاشە دەلائلت چییە کە جاشە پەیمانی حەیدەری هەڵەگەڕیاوە ئەیوت تۆیش ئینسانە بێدایک و باوکێکی خۆ دەلیلی نەگەرەکە تۆ هەروە بێ دەلیل وە من ئێژی من جاشم دەی منیش هەڵەگەڕێمەوە بە تۆ ئێژم تۆ بێخانەوادەی تۆ دایک لەش فرۆشەکانە ناوە چیا سڕخ و تەوەکولاباد بووگە دەلیلی خۆ نەگەرەک گەرەکیسی نەیگەرەکەیتر تۆ فکرەکەی بۆچی تایستە بریتانیا نەهات کە سەر سوراغە من بکە بۆ خاتری وەی من یەک کەلەمە قسە ناکەم کە بڕاتە ناوی یاسای ئەمانە و ئەمانە بتوانن من بگرن من وەختی حکمە کەسێک ئەدەم دەلائل دانم حکمە ساد ئەخوێنمەوە لەسەر چی ئەم حکمە ئەدەم لەسەر چی من وەختێک سەبارەت بە مبارزەی سەرزەمینە خۆم قسە ئەکەم تئۆریە مبارزە دائەنیم تئۆریە کوردیەت دائەنیم لێو دووە حکم ئەدەم لێو دووە حکم ئەدەم ئەبوایە ئەم ساحەی سیاسی کوردەوارە کۆ بوایەتەوە کۆ تا مردم دەست بکێشن لە تکرارە هەنێ کەلەماتێک کە فکری لەسەر ناکەنەوە ئێمە هاتی وتمان سامانە جرجیس خۆی کوشتەگە ئۆکەی عەکسە سەحنەی خودکوشیەکەی کووە چون هەر کەسێک کە ئەڕواتە سەر جنازە هەر دەستگاهێکی پۆلیسی لەم دنیا کە ئەڕواتە سەر جنازە عەکس ئەگرێ لە مەحەلە وقوعە حادسە عەکس ئەگرێ بۆ خاتری ئەوەی شەواهد بمێنێت و تەمامی شەواهد هەڵەگرێ نمونە بەرداریانەکە بعد ئەمانە ئەهەنێرێتە ئازمایشگا ئازمایشیەکەن تفەنگەکە ئەسڵحەکە خوێنەکە موکتەکە ئەسەرەنگوشەکان ئازمایشیەکەن ئەم شەواهدە بەلای پۆلیسۆ ئەمێنێت و پۆلیس ئەمانە ئەداتە ڕسانە لە سەفحەیە حەوادثە ڕۆژنامەکانە بەحسی ئەکرێ لە تلڤیزیۆنەکانە بەحسی ئەکرێ بە تایبەتی ئەگەر تەرەف تۆزێک 4 نەفەریش بیناسن نەفرە 4 نەفەر پابلیک فیگۆر بێ دێخۆمە کناراو نییە ئەمە هەولێرە مستەراو نییە خۆ سەراو نییە خۆ حکوومەتە حەلیمە خۆ تۆ هەروان ناتوانی کوڕە خەڵکی بکوژی بێژی مرد و تەواو بوو خۆی کوشت و چوو پەیکاری ئەم مردمە تۆ بە چی ئەزانی شەفافیەت یعنی چی یعنی چی تۆ چۆن خەریکی بەسەر ئەم مردمە و حکوومەتەکەی لە کاتێکە ئەم مردمە نازان چه اتفاقی لەسەر زەمینیان ناکەفێ تۆ چکارەی ملە کردگەسە پوتنا و نەقیبە و پۆلیسی هەولێری تۆ چکارەی چۆن بوو کە ماجەرای شێخ زانا اتفاق کەوت بە سەدان و بە دەیان ڕۆڵەی ئەم سەرزەمینە بریا تەجاوزی فکریا و سەر بڕیا چون ئاغایە شێخ زانا ارتباتی بوو تەکنێکی روانە بازانیە نەئاگیریە هەر ڕۆژ و جنازەیەکیان لە کوڵە سووچێکە دۆزیوە ئەم جنازە نەشناسایی ئەکریان نەرتەعقیب ئەکریان نەئەزانیا بەرەو کوێ ئەچێت تۆ یەکدانە پۆلیسە نییە لەوێ دەتێکتیڤ وێت لێ بکۆڵێتەوە تا مردم بەڕاحەتی پۆخڵەوات دروستکەن بەڕاحەتی سەر کوڕە مردم و کەنیشکە مردم بکەنە ژێرە ئاو بیکوژن قەتڵە ناموسی بوو قەتڵ لەسەر شەراف بوو قەتڵ لەسەر فڵان بوو بەڕاحەتی پاکی بکەنەوە ئەمما ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەوزوعێکی تریش هەست با بێژمە خزمەتتان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ڕۆڵەکانە ئەم میلەتنە و ئەم کۆمەلگا
بە کۆمەڵگای زیستی و حیاتی خۆیان نەزانن بچووکترین فەردە ئەم کۆمەڵگا کە تەئسیر بە سوورەتە موسبەت یا مەنفی لەم کۆمەڵگادا ئەنێت وا لە بەرچاویانە نەقش و تەئسیراتەکەی هەڵئەسەنگێنن و ئەگەر واجب بێتێنە سەر نەقش و تەئسیراتەکەی تەماشاکەن ئەمانەی کە سەوادیان نییە و عەقڵیان نییە و وجودیان نییە و مەسئولیەتیان نییە گەرەکیانە خۆیان فش بکەنەوە مەسەڵەن ژنێ ئێمە جوا و پەیمانە حەیدەری نادەین و نێ لە حەدە منە تەماتە تۆ حەدە چەندێکە تۆ کی بە حیزبی دموکرات و بە پەکەکە تۆ حەکی نییەی حەد ئەوەسە تۆ قسەیەکە بۆ کردن نییە نیست بۆیە زاتە نییە ناتوانی جواوە من بەی تۆ ناتوانی جواوە من بەی تۆ بۆیە ئەمڕۆ مچەی هەجری چووگە ئەو سوعالانەی وا من تەرحم کرد مجریەکە سوعالی لێکا مەچە جواوەداتەوە ئەمە ئەمانە بوون ئەیانوت لاوە خوا هەڵی ناگرێت و جواو نادەینەوە نیتە حەدە ئێمە و با بزانیت ئەوەی لەم سەرزەمینە تەکان ئەخوا ئێمە تەکانی ئەوەڕین وە کارمان هەستپێی مەسەڵەن تۆ فکرەکەی بەختیار عەلینەی لە حەدە منە قسەی لەبارە بکەم بەختیار عەلی یەعدە تەرەفداری هەست یەعدە خوێنەری هەست بەختیار عەلی گەورە کریاگە وەختی من بەختیار عەلی ئیدعاکا فیلسوفە پۆرتی ئەشکێنم سابتی ئەەکەم جاهلێکی ئەحمەقە یا ئەشێ بێ جواو باتۆ یا ئەو بوتەی کە ئەمانە فکریانە کرد شکست ناپەزیرە من سابتم کرد شکست پەزیرە جاهلێکی ئەحمەقی نادانە وا ئەم فەرهەنگە کوردەوارە ناناسێ ئەو زوانەوە خەڵکی قسەی پێیەکە نازانێ ئەو تکەی شەمع تکەی مۆم کە دائەکەوێ ئێژێ ئەی بەسێ تکەی مۆم نای بەسێ ئەمێت مێین تەکە بەستنا فەرقەکە ها خەیلێ فەرقەکە تۆ وەختی ئەمتە هاورد سابت یەکەمە ئاغا پەدیدەکان ناناسێ کە پەدیدەکان ناناسێ ناتوانێ شعر بخولقێنیت ئەسن شعری نەخۆڵقاندگە نکتەی تر بێژم من لە هەر کوێیەکە کە گیرم بە دانەیەک داگە ئامدانە گیرم پێیداگە ئەنا من وەختی قسە ئەەکەم وەکو دەنگە ئومەت کوردی قسە ئەەکەم بە ئیحترامە ئومەتە کوردی 1 ملیۆن تەماتە بگری 1 ملیۆن تۆهین و جمێن بکەی نەبۆ مهم بووگە نەجوام داگەسەوە وەلێ هەرزگاهێ دانەیەکتانم کردگە سەسی بەڵێتانم داگە دەلیلی بووگە با بێنەوە سەر داستانە سامانە جرجیس بێمە سەری بەحسی بکەم کە داستانە سامانە جرجیس چ بوو خب ئێمە دیمان پەروەندەیە گەرەکیانە پۆخڵیکەن ئەم پەروەندە فقط 1 نەفەر مەسنەدە خەوەریسی کێ شخصێ بەناوە نەعیمە نەجەفی نەعیمە نەجەفی چییە؟ نەعیمە نەجەفی سەرە کوردبازەکانە و بەستە بەمەلا بەختیارە وەزارەتە ئیتلاعاتە کە بۆ ئوستانە کرماشان دروستیان کردگە پەرەدایم شیفتە دەوڵەتە ئێرانی لەسەر دانانە سوڵتان وەلیە فەقیه بە کانتۆنبازی و شێوازێ لە کانتۆنبازی بەناوت دانە حقوق ئەقەلیەت تێتە بەرەو بۆیە تو ئەوێنیت خۆی تێ لە کستان دروست ئەکا ئیماراتە متحدەیە بەختیاری دروست ئەکا جنبشە کاسپیەنە شمال دروست ئەکا خودە سپای پاسداران ئەمانە دروست ئەکا هوڤیەتخواهیە لۆڕەکان هوڤیەتخواهیە لەکەکان هوڤیەتخواهیە کەلهۆڕستان ئەم جەماعەتە نەعیمە نەجەفی ئەمە ئەوانەوە ئەوەڵ دەفە لە قنگە پێکاکاوە داکەوتن و بەدکەوتنە باوەشە مەلا بەختیار و ئیستەوانە حەلیمە کوردستانە دانیشتگەن لەوێ دەپاڵیان داگەسەوە ئەمانە مهرەهایەکی مهمن بۆ حاکمیەت کە قەرارە سیاسەتە حاکمیەت لە تەریقە ئەمانە و بەناوە خواستە مردم و ئاگاهیە مردم بدرێتەوە بە مردم پس پەدیدەیە بە عنوانە نەعیمە نەجەفی بۆ تۆ دروست ئەکەن شەهریارە تەحماسبی بۆ تۆ دروست ئەکەن ئەرسەلانە هیدایەتی بۆ تۆ دروست ئەکەن ئەمانە یە مشت ئینسانای معمولی ئەم جامعانە و پۆتەنسیەڵە خۆفرۆشیان هەست
موجودیت پیاکەن نان ئەخۆن شخصیت ئەگرن و ئەکەونتەکە ئەم پرۆژە کوردبازیە وا کۆمەڵەیەکە دموکراتێکە پەکەکە ئەیکا فعالینە حوزەی جامعەی مەدەنیەکەن مؤلفەکانیشی زمانێ کوردیە دەمە قۆپانەی کوردیە هەڵپەڕکە و ئێڤنتە کوردیە ئەم ئاغایە نەعیمە نەجەفیە بە تەنهایی بوو بە مەسنەدە ئەم خەوەرە مەردەمە ئێمەیش نییە تریبوونی نییە ڕوو ئەکاتە و تریبوونەی وا ئەحساسەکە سادەقە من لە کرماشان و تەلەفۆنیان بۆم کرد لە سەحنەوە تەلەفۆنیان بۆم کرد لە ئوروپاوە تەلەفۆنیان بۆم کرد لە یاڵەتە متحیدەی ئەمریکاوە تەلەفۆنیان بۆم کرد هەر ئەوانەی کە ئەحساسە مەسئولیەتیانە کرد و هەر کامیان جۆرێ سوعال و پرسیار و مەدرەک و ئەوانیانە هەنارد بۆ من بەڵام لەوەی کە من ئام جامعەی کوردەوارە ئەناسم و ئەزانم مردمەکان وەنە بەنەموین زوو خاوەونۆ ئاهێنێ بەنیان دروسە کرد لە کوردەوار قەیم وەموو بەنەموین زوو خاوەوێتەوە دوو پخیان لێ بکەی فەورەن تەسلیمەون ئەترسن لە ئەوەڵۆ جەوێ ئەیانگرێت و حەقیقەت تەڵەبی ئەیانگرێت و تێن قسە ئەەکەن لێو دوا پەشیمانەونەوە بۆیە ئەو خانەمە کە دیوە کە تەکی منە تەماسی گرت پێم وت خانم گیان ئەو قسانە بۆ من تەلەفۆنی مەکە بچۆ ئەمانە بەوەی سێ بۆ من بەهەنێرە من هەمەزانم ئەم خانمە کێس هەمەزانم ناوی چییە هەمەزانم مەحەلە سکوونەتی وا لەکوێە فەرمایشاتە ئەو خانەمیشە بڕێک لە مەسائلی دەرەخست ئەووەڵین قسەیە کە ئەو خانەمە ڕووی ئەکرد ئەمە بوو ئەم سناریۆ وانییە کە ئەمانە تعریفیەکەن وەختی ئەم سناریۆ وانییە کە ئەمانە تعریفیەکەن سناریۆ جۆرێکی ترە پس لەگرا پۆخڵەواتی واتی ئەم پۆخڵەواتە یعنی حەقیقەت ئەشارێتەوە ئەم حەقیقەتە کە ئەشارێتەوە یعنی گەندێکی واتیە ئەمانە ئەفکارە عمومیان دەسەکەم گرتگە ئەو فعالینە مەدەنیە شارە سنە و تا دیوە کە لە شارە سنە حەیتەریانیان نەکرد ئمڕۆ لە شارە سنە گشت کەسی ئەمانە بە جاسووسە زانێت و ئەزانێ کە جاسووسن بۆیە تەکیانە ڕفتە ئامەد ناکە بۆیە تێنە ناوی جەمیان دەمداخن بۆیە مردم وا لە متەرەسسەدا لە وەختە خۆیان دانەدانە بیان تلێنێتەوە خەڵکە ئێمە من دوێکە وتم ئەمە گوناحە خەڵکە هەولێر و سلێمانی نییە ئێژێ ئۆپۆزۆسیۆنی ڕاستەقینە چاوەڕوان بوون گۆران کارێ بکە بۆ خاترەوە یەکی وەکو بەختیار عەلی کەلەمەی ئۆپۆزۆسیۆنە ڕاستەقینە بەکارەوات کاورا گوناحێکی نییە ئەم خەڵکی ئێمە نازانێت چۆن لێ ئەقۆمێت بۆیە هەڵوێستن هەڵ ناگرێت ئەم خەڵکی ئێمە نازانێت کوشتنە ئینسانی ئاسان نییە تۆ ئێشەی لێ بکۆڵی تۆ ئێشەی وەختێ نەهادی جۆرا و جۆر و دانیاگە ئەم نەهادانی تۆ کار بکات تا ئەفکارە عمومیە مردم بێداروێ نەنووسوێت و ئەفکارە عمومی فشار بێرێ بە حاکمیت تا بتوانێت لە حاکمیت حەقیقەت بکێشێتە دەرەوە نێڵێ هەر کەسێ بکوژن نێڵێ بە ڕاحەتی هەر کەسێک بکوژرێت و تەبدیل بە نۆڕم بوێ و تەبیعیۆ بوێتەوە نەتەبیعی ناوێتەوە خەبەرگوزاریە هەنگاو تەماشاکەن هەنگاو ئێران ئینتەرنەشناڵ بانگێکاوە نوێنەری هەست و پێژە سازمانی حقوقە بەشەرە کوردستان کاورا لە هەولێرا دانیشتگە پاسیە دەنە BBC پاسیە دەنە ئینتەرنەشناڵ پاسیە دەنە ملاولا زلی ئەکەن کێ ئەرسەلانە یار محەممەدی کاورای مایشتی ڕوانسەری وا لە هەولێرە سازمانە حقوقە بەشەری دانیاگە ئەرسەلان یار محەممەدی خەبەر مخابراکە لە کرماشان و زەنگی بۆ دەنێژن وتیانە سامان مردەگە ئەرسەلان ئێژێ ئێستا بنەکەی دەرتێرم تەکە نەعیما قساکە نەعیم ئێژێ تانیم ساعتە پێش لەگەڵ یاوبم ساڵەمەوەگە تەواو قسانەسەکە بۆ ئێمە کریاگە لە پڕێکە ئاغایە هەنگا و خەبەر ئەداتە دەرەوە لە ناوە خەبەرەکە ئەنووسێت
ئەم ئاغایە سامانە خۆی کوشتەگە بۆ خاترە کێشەیە خێزانەکەی دوێکە لێ جگێ بووگەسەوە. خۆب ئەمە هەنگاو نووساگێسی مردم ئەم مەتریاڵەوە لە بەرەدەسیە ئەگەر سەرزەمینێ بوایە ئەم پەروەندە تەشکیل ئەو ئەمانە گشتی ئەوریا بەردەسە دادستان خانمە گوڵاڵە کەمانگەر ئەگیریە نعیمە نەجەفی ئەگیریە ئەرسەلانە هەدایەتی ئەرسەلانە ئەوەی هەنگاو ئەویش ئەگیریە شەهریارە تەحماسبی ئەگیریە ئەیان وردن وە پۆلیس لەمانە ئیفادەیەگرت سوعاریەکرد و بازجوێیەکردن. بعد بازجوێەکانە ئەمانە دریا دەسە دادستان بەر ئەساس ئبهامە پەروەندە ئەمانەی یا ئەیوەدەم پەروەندە دروستە و گزارشە پزیشکە قانونی گزارشە ئەسلحە شناسی ئەمانە ئێژن ئەم ئاغا خۆدکوشی کردگە و بعدیش ئەمە کارە پۆلیس بوو کە لێ بکۆڕێتەوە ئەم ئاغا بۆ خودکوشی کردگە و ئەنگیزەی لەم خودکوشیە چی بووگە سابقەی تاریخی بووگە اختلالاتە ڕۆحی ڕەوانی بووگە کێ مسببە اختلالاتە ڕۆحی و ڕەوانیە بووگە ئەگەر هیچ کەسێ لەگرا مقەسەرنەوەیە پەروەندە مەختومە ئیعلام ئەو و داستان ئەبڕیاوە. بەڵام بەوانەی کە لە مەزانە ئتهاما بوون تا ئەوەی کە پەروەندە تەکلیفی مشخص بێ لە تەلەفە دادستانەوە ئەمانە حەقە خروجە لە شاریان نەبوو. دەرسوورەتێکی خانەمە گوڵاڵەکەمانگەر شەوە قەبلتری دەرچووگە و شەوێک کە ئەم دەرچووگە گەیگەسە نۆروێژ ئەو خۆی کوشتەگە. ئەمە مەسەلەیە دووەم کە ئێشە ئێوە مەدەنەزەری قەرار بدەن. ئێستا ئەگەر مەدارک و پەروەندە مبهەم وایە دادستان ئەیوت لەگرا کەیسە خودکوشی و خودکوشیەک منتەفیە و ئەم داستانە جنایەتە و ئێشەم جنایەتە بورێتە دادگا مشخصەن متهمینە پەروەندە خانمە گوڵاڵەکەمانگەر بەدەلیلە مشارەکەتە دەرجنایەت ئاغایە شەهریارە تەحماسبی و نەعیمە نەجەفی مجریان و قاتڵانم پەروەندە ئەڕۆنە دادگا. لەوێ ئەگەر هەیئەتە جووری هەزوەکو ئوروپا هەیئەتە جووری دانیشتگە ئەمان وەکیل ئەگرن دادستانیش پەروەندەی وا لە دەسا متهمین بانگەکەن شاهدانە پەروەندە وەکو ئەو خانەمەی کە من دەنگی بڵاو کردو تێرنی و بانگی ئەکەن ئەیوەنە جایگاه دای ئەنین سوێندیان ئەدەن و ئەیاندەنە بەرە پرسیار لە ڕۆژە واقع دەست پێکەن لە گزارشات دەست پێکەن بۆ خاتری ئەوەی کە هەیئەتە ژووری نەو قسەکردنە ئەوانە ببیسێت. نەوە قسەکردن مهمە هەڵچوون دەرچوون تووڕەبوون جمێندان جوا و نەدان ناتوانێ غەڵەتە کا جوا و ناداتەوە لە ناوە دادگا تەمامە ئەمانە لەسەر تەرەف ئەکەفێ و بعد هەیئەتە جووری بەر ئەساسە سوال و جوابهایە کە دادستان لەمانەیەکە وەکیلەکانە ئەمان لیان ئەکەن بەم نەتیجە ئەگا ئەمانە گڵتین ئەو ناتگڵتی مقەسرن یا مقەسر نیان بەراعەت ئەگرن یا مەحکومیەت ئەگرن و جەریانە ئەم پەروەندە جەریانێکی عمومیە و ڕسانەکان ئینعکاسی ئەدەن چون لەگرا خەبەرە مەرگە کەسێکە. چۆن ئێوە لەم دنیای غەربە مین و ژووبتان گر کەسە دەسە و حەزی پێ ئەکەن ئابجۆ خواردن بووگەسە مۆت پێت بۆتان حەزی پێەکەن لە کاغەزبازی و سیستەمە قەزایی و سیستەمە جۆرم شناسیان حەز ناکەن چۆنە حەز ناکەن قینتان دیتیت و لاوە خواڵی ناگری و کاوران مردگە و تەواو بوو وە تۆچی و وەلی دەمە و وەلی دەم قەڵە دەکا لە خۆی وەیە بەخشێت هەروە لە خۆیوە لەخۆیوە تا ئەم دەقیقەیشە حکوومەتە حەلیم سەبارەت بە مەرگە سکوتە مطلقی کردنە دەرسوورەتێک ئەمە کارە حکوومەتە حەلیم و گزارشە پۆلیس باتە دەرەوە و ڕسانەی بکاتەوە و نەیکردەوە تاوەی کە من دوێکە خانەمە گوڵاڵەکەمانگەر پۆستێکی ئەوەڵی دانیا وتی من ئەڕۆم چەند ڕۆژتر قساکەم بۆ چەند ڕۆژتر قساکەی لێت قۆمیاگە جەرگە بڕیاگە بێ هەریستە لایف بکەر و قسەکانە بکە بۆ نایکەی لا ئەو با بڕۆم خۆم کۆکەمە و فکرەکان ئەمە نیشانەی هەماهەنگن نەعیم شەهریارە تەحماسبی وە گوڵاڵەستەکە یەکتریە گوڵاڵە پۆستێکی دانیا و من پۆستەکەی ماوردۆ خوێندمەوە
2000 ئیرادی تیا بوو و مەشکوک بوو و ئەم خانمە مەشکوک بوو و دەرمەزانە ئتتهام بوو کە داستانێک ئەزانێ و ئەیشارێتەوە کەما ئینکە خۆی نوکتەیەکی شاردە بووە کەم ئاغا عەتفە بما سەبەق ئقدامە بە خودکوشی کردگە فیشەکەکە کرمۆڵ و نەتاقی تۆ لە دادگا یەک دروی وا بکەیت تەمامە پەروەندەکەەوە ئیفادەکەت دروست و مححکومە دەکەن یەک درۆت لێ بگرن لە قسەکانتە یەک تەناقزە لێ بگرن مححکومی و ئەچی 30 ساڵ زندانەکێشی ئەمانە نییە پۆلیس نایانی گرتگە نییە حکوومەت نایانی گرتگە نییە دادگاهێ نییە بیانواتە دادگا لە حوزەی فەزای مەجازی کیلۆمتری زوانیان درێژە هەر تۆڕەهاتێ ئێژن هەر جۆرێ مەیلیان بێ کوڕ کورد نابوو دەکەن ئینسانە کوردی ژنە کوردی ئەکوژن هەر فەسادێک ئەکەن لێ دواتێن و عشایری و دەهاتی بازی حەلیکن و لاوە خواری ناگرێت و تازە و اتفاق و پەسدار پەزی ئەمرێت و کوڕدار کوڕی ئەمرێت و لاوە و چی بکەین و موسیبەتەوە و ئەخدایکە بێ قوروانە و کەزەی دەڵەتە نا ئێمە حاڵیمانە دنیا چ خەوەرە ئێوە 2000 پرسیارتان وا لەسەرە بعد خانمێ بە عنوانە شاهدە ئەم داستانە تێدێژێ من یەک سری مەدارەکەم هەست فڵانی یەک سری شنودم هەست لەم داستانە ئەلا ڕقمە ئەوەی کە ئەو پیاگە نە شەرەفی هەست نە کەرامەتی هەست نە مەردانگی هەست بێدەم قسانە بکە بۆ خاترێەوەی نەعیم و شاریار ڕەفیقینی نایکە وەلێ من ئەم جەڕ و بەحسمە بیستەگەوە تێم بەحسیەکەم بۆ تۆ من ژوندم خەمگیان تۆ حازری ئەم دەنگەت زەبت بکەی بیهەنێری بۆ من وتم نەوادا بیوەن بیترسێنن پەشیمان بێت و ئینسان کورد وەسە بەنەموین زوو خاویەکەنەوە فەقیرە ناتوانێ ئستدلالکە ناتوانێ تۆجۆکەن دەنگەکەی بۆ من هەنارد و من دەنگەکەم هەست وەزانم ئەو خانمە کێس وەزانم تەرەفە مقابلیشی کێس و هەم نەعیم ئەزانێت تەرەفە مقابلی کێس و تەکە کیا قسەی کردەگە و هەم شەهریارە تەحماسبی ئەزانێت تەرەفی کێس و هەم گۆڵاڵە ئەزانێ ئەمانە دوێ کە چووگن دووبارە فشاریان بۆم کوڕە هاوردەسە و کوڕەکە ئەو مەدرەکە و وەیسە سامانە ناداتە دەسەوە کە بەحسە پوڵەکە پوڵەکە بۆ من ئەسڵە مهم نییە من ئەو دەنگە ئەو خانمە بە یەک دەلیل بڵاو کردەوە سابتی بکەم ئەم داستانە و ئەم پەروەندە ماسماڵی فرەیواتیە درۆی فرەیواتیە حکوومەتە حەلیمی شوا لە پشتیە ئەم جنایەتی بۆیان خونجان دەگە قەشەنگ بۆیە من هەر ئەمانمە تەحریک کرد ئەمانە خەت بدەن بەن بدەن و دایان خانمە گوڵاڵەکەمانگەر دوێکە من تیمم نیابوو بەسەریەوە هەردوو پەیجەکەی بەستوو وەلێ ئێمڕۆ متمەئین بووگن تەرەف دەنگەکە ناهەنێریت نەعیم و شاریار شێریان کردگە بێ کامنت دابنێ بۆ من کامنتێکی بۆ من دانیاگە ئەینە کامنتەکەتان بۆ خوێن خانمە گۆڵاڵەی کەمانگەر متهمە ڕەدیفە ئەوڵ ئەم پەروەندەسە ئەم جنایەتەسە چون داستانە زندگی شخصیە کەسێک نییە حکوومەتێکی لەگرانیە وەلی ئەم کاورا پابلیک فیگۆر بووگە هەرەوە گەسە وا ئێوە کوردبازیتان پێکرد دەمە قۆپان بازیتان پێکرد باجی زارابازیتان پێکرد ئەمە مەشەیە کۆمەڵ و دموکرات و پەکەکە و پارتە ئازادی و ئەمانە بیان کردایە کە من ئەیکەم لەگرا مشەخەسەوێ کامە شۆڕە شۆڕشی مردمە کامە شۆڕە شۆڕشی مردمە کامە زەد و بەند و مافیا و کنارا و کەسافەت خانەس هەر بەمە چۆن من بە موبایلەکەی دەسمەوە لە ئوروپا ئاخرین خەبەری کوردەوارم هەزێوە نێستان بەو گشتە دام و دەستگاتانەوە چۆن ئێوە نێستان خانمە گوڵاڵە کەمانگار بۆ من کامنتێکی دانیاگە ئەگەر ئەمە دادگا وایە خانمە گوڵاڵە کەمانگەر تەبیعەتەن وا قسەی نەکرد تەبیعەتەن ئەمانە کەسانە ئاکادمی و لە ئوروپا پاڵیان داگەسۆ و بنفیتە خاصە خوێن و حەزەکەنە ئوروپا و حەزەکەنە ئابجۆی ئوروپا و ئەمانە خۆت و خانمە دۆستت کە دەنگی بڵاو ئەەکەی گەر حەرامزاک نین با سەنەدێک لەسەر ئەو جەفەنگەی دەیڵەی بڵاوی بکەیتەوە سەنەد من بڵاوی بکەمەوە من بێم سەنەد بڵاو بکەمەوە تۆ بۆ بڵاو نەکردەوە
تۆ بۆ لە لەحزەیە ئەوەڵ نەهاتی گزارش بدەی ئەم پێ پابلیک فیگورە سامان جرجیسە ئاغایە بێفەرە ڕەپەرێ وا تۆ بەلا تۆ خەیلێ مهم بوو لە باوەشیا خەفتی بۆ نەهاتی گزارشم مەرگەم ئاغابەی بە وەردی بیدەی تا ئەوەی کە ئێوەمان دابەرە پرسیار حەل بوو خەیلێ همه چیز ئارومە و من خەیلی خۆشبەختەم و خەریکون ئەڕوونە بەرەوە تۆ بۆ نەهاتی ئەم گزارشە بدەیوە نەتدا خۆ ئێمە تۆمان داگەسە بەرە پرسیار مدعی العموم ئێمەین تۆ وایتە جایگاهە ئتتهامانێتە جایگاهی حەملە بکەی پاچە وەرماڵی دەبازی دەربێری خەڵ تۆ کێشت ئەوەیە کەس بە بەشەرت دانانێ مەرگە سامانە جێرجیس ڕەبتی بەوە نییە کەسێ من بە بەشەردانێ یا من بە بەشەردانانێ فرارە بە جڵە و مەکە ئەمە نیشان ئەدا تۆ دەسە لە جنایەتێکی گەورە ئالوودەست هاتکی تەکە نەرڤە منابازی بکەی تەکە ئەعسابە منابازی بکەی من واردە فازێ بکەی تەکە توا چەلەحانی بکەم دەم خەمە دەمە حەزی پێیەکەی کەس بە بەشەرە دانانێ کێ بە بەشەرم دانانێ مستەفای هیجری ئەبە ئۆجالان تۆ کێ تێمە سەر ئەمە وەلێ ئەمە حەملەی شەخصیە تۆ لەسەر کەیسێ کە تۆ متتەهەمی بە جنایەتیە تۆ وە هاودەسەکانە متتەهەمن و تۆ تێ لەگرا پاچەی منەگری من ئێشێ بێم سابەتی بکەم کە تۆ مجرم نییە تۆ ئێشێ بەراعەتە خۆت سابت بکەیت تۆ مجرمی مەشکوکین بە جنایەتی کە کردکتە تۆ لە باوەشە و کوڕابووگی تۆ هەپی ڤالنتاینە ئەکرد تۆ هەڵادا بە شان و باڵیە تۆوتە ئەمە ئینقلابی بوو تۆوتە ئەمە جمهوری ئیسلامی بە شوێنیا بوو تۆوتە ئەمە فرە هۆنارمەندە ئیستا ئەو کوڕە نەماگە تۆ بە عنوانە نزیکترین کەسە ئەو کوڕە مەزنونە ڕەدیفە ئەوەڵی نەیتە جێگەی تۆ لە ئێمە سوال بکەی وایتە جایگاه متتەهەمە و ئێمە لە تۆ سوالەکەین تۆ ئێشێ بەراعەتە خوەت بەدەست بێریت فەهمیت؟ هەر مزەخرەفێ بێژی کە بتبین و جوابت بدەنەوە لەلایەن منەوە بینراوی سەرکەوتنە گەورەیە بۆ تۆی حەقیر خانمە گوڵاڵە کەمانگەر دیسانەوە پێتێژم ئەمە نیشان ئەدا تۆ ئینسانێکیت جنایەتی گەورەیەکت کردگە باوەڕکە من لە ئۆدەی تۆ بەرتێم ئەتوانم جواوت بامەوە من ناتکەم لەگەڵە تۆ کەل بخەم من فکر ناکەم ئەم مەردمی ئێمە ناوێ لەگەڵیانە بەرخوردکەی چون بەرخوردە تەکە کەیسە توە ئەوێ تۆ نمونەی دەیان کەیسەتر بەرخوردە تەکە دەمدڕیاگێکی بێسەوادا کە ئەینێتە سەر جێگەی خۆی ئەوێ تۆ نمونە بۆ کەسانێکی تر مردم فێر ئەوەن تەکە بلا هەتە ئەمانە چۆن بەرخورد بکەن بۆیە من کارم ئینسانسازی بووگە قسەکان تۆ تا ئاخرە خوێنمەوە بەعتێم جواویش دەدەمەوە با پەیوەندەکەت بوەسم لە لەحاظە قەزایی و لە مەحزەرە ئەفکارە عمومیە خەڵکیوە وا من خەڵکی کوردەوارم بە شاهد گر کە لەم پەروەندە ئێوە هەر سێکەتان جنایەتکارن وە لە جنایەتێکا دەستان هەست و متتەهەمن بە قەتڵوە بە جنایەت تازە هیچ جرمێکی تری عمومیتان کردگە تەشویشە ئەفکارە عمومیە شێواندنە ئەفکارە عمومی فەری بە ئەفکارە عمومیە ئەمە جرمێکی ترە هەستان یعنی ئێوە فقط قەتڵ و ئەمانە نییە دەیان جرمتر وا لە پاتانە بۆ تۆی حەقیر بەس حەواڵەی 20,000ەکە و ناوی ئەوانەی ناردیان بۆ سامان بڵاوی کەرۆ گەر حرامزاگ نیت ئەو ژنەی دۆستت بە ناوی خۆی بێژێ مادام مشاهیداتی خۆی ئێژێ گەر زۆڵ و حرامزاگ نییە با ئێمەش ناوی بزانین قابیلە لە من بترسێ هیوادارین بتوانن سابت بکەن زۆڵ و جاش نین خەڵکی کوردەوار ئەمە کامنتە دانەیەکە وا لە مەزانە ئتتهامە سەنگینێکە بەناوە قەتڵ جنایەت هاوکاریە دەرجنایەت تەشویشە ئەفکارە عمومی فەری بە ئەفکارە عمومیە خەڵکە کوردەوار میزانە جنایەت وە جرمێکە کردیانە قابلە شمارەش نییە ئەم تێکسەی بۆ مندانیاگەم خانمە داینیاگە کە من تەحریککە من حەملەی پێ بکەم
نا من تۆم تحریک کرد، من تۆ نەعیمم تحریک کرد اشتباه بکەن، من تۆ شەهریارە تەحماسبی و نەعیمم وادار کرد اشتباه بکەن. یعنی دەمتان وا بکەن و مەدرەک لە خۆتان بەجێ بێڵن. من شوێندەسە استعمار جەهانی و نظامە سوڵتەم دەرکێشاگە لە کوردیەتێکە نابود بووگە، کوردیەتە مەحیا کردگەسۆ تۆی حەقیرە داهاتی ناتوانم سابت کەم جنایەتکاری. و هەڵواکردن دەم شیرین ناوێ، وە کتێو خوێندن عاقڵ ناویت، بە عوزویەتە لە حیزب دموکرات ناوی تۆ سیاسی با بزانیت. ئەوە خەڵکی کوردەوار شاهدن کە ئێوە لە ژێر ئتهاماتە گەورەن و ئەگەر ئەم سەرزەمینە ساحێبی بوایە ئەو کوڕە دایک و باوکی دروستی بوایە، ئەر دایک و باوکی دروستی بوایە ئێستا تویان کێشاوە دادگاوە تۆ گیریا بووی و هاودەسەکانی شێگیریا بوون و بن ئەم پەروەندەیانە کێشا دەرۆ لە ئێوە بابەت فەریبە ئەفکارە عمومی مجازات ئەکریان، بابەتە قەتڵە دەسە جەمعی وە سیستەماتیک و حاکمە ئەکریان. هەڵیت بوو تا بفەهمی شەهروەندە ئەم دنیا بوونە ئەوە نییە مینوژوو بکەیتە پات دووس پسەر بگریت، ئەویش 10 ساڵ لە خۆت مناڵتر بوویتۆ کۆگار، بوویتۆ شوگەرمەمی لەسەر زعفەکانە تەرەف و ورودی پێ بکەی خۆت بەیتۆ ملیا. نه تۆ ئێشێ بزانیت وەختێک تۆ وایتە مەزانە ئتهامات تۆ ئێشێ ڕەفعە ئتهام لەسەر شانە خۆت بکەی، تۆ ئێشێ تەوزیح بدەی، نە دیگەران لە تۆ سوئالەکەن. تۆ هەر دادگای تەشکیل بواە لە ئەوروپا ئەم جۆرە کە قسەت کردگە بە من قسەت بکردایە فەورەن محکوم ئەوی بە تەمام ئەم جۆرمانەی کە من گوتم. بەس خانەمە کەمانگارە مۆدێڕن بوون، شەهروەندە دنیای ئەمڕۆ بوون، دەهاتی نەبوون، ئەوە نییە ئابجۆ بخۆی مینوژوو بکەیتە پات بڕۆی تەک و کوڕێکی 20 ساڵ لە خۆت مناڵتر و 10 ساڵ لە خۆت مناڵترە بەخەفی بدونە چوارچێوە ئەزدواج شەرع و قانون. ئێمە حرامزادە نییە، این دایک و باوکەکانە ئێمە لەسەر شەریعەتە ئیسلامی و دابوونەریتە جامعە ئەزدواجیان تەک یەکتریا کردەگە. تۆ زاهرەن حەڵاڵ و حرامە بۆ مهم نییە، پڕە پێچوویتە باوەشە کاورا 6 مانگ لە باوەشی خەفتوویت. کە دەستەواژەهایە بەکار مەوەن کە خۆتان مستاقینی، بەکاری مەوەن شتە جەدید دروستکەن. من سابتم کرد بە ئێوە مشتی دەهاتین، هەروە کە سابتم کرد بە بەختیار عەلی شارلاتانێکی کڵاوبەردارە، بە ڕەهبەرەکانە تۆ سابتم کرد. خەڵکی کوردەوار ئەمانە ئەم فعالینە حەوزەی جامعەی مەدەنی و ئەحزابە، ئەم دەمە قۆپان باز شەروال بازە، ئەمانە لە هەرچی جنایەتە لە فەسادە جامعەی کوردستانە دەستیانەس کوردەوارە. ئەمە گەورەترین جورمە کە ئێوە ئەفکارە عمومیە خەڵکە کوردەوار بە هیچ نازانن، ئەو وەنە بۆ مەردم ئەرزش قایل نیەن، بۆتان مهم نییە، ئەمە گەورەترین ئیرادە لەسەر شانەیەوە و گەورەترین جۆرمە. مردم بە ئەحمەق زانن، فکرەکەن هەرە غەڵەتێ بکە نەتوانن بیکەن و کەس بەرتان پێ ناگرێ. جا تۆ بەم ئیتهامی غەتڵ، تەشویشە ئەفکارە عمومی، فەریبە ئەفکارە عمومی، مشارەکەتە لە جنایەتە سیستەماتیکە وا خەریکن بۆ یەکتریە خوونجنن، بەم ئیتهاماتۆ جورئەت بکە جارێکی تر لە ناوی جامعەی کوردەوارە خۆت دەرەخە بیکە. ئێوە فکرەکەن ئەم سەرزەمینە ساحێوی نییە، نێسی وا فکرەکەن ئەم مەردەمە ئێمە فر ئەحمەقە، چون ئێوە ئەحمەقتان کردن ئەم مەردەمە خەڵەتیاگەن لاو دڵم گیریاگە و چ بکەم و حەزی خۆمە و مەیلی خۆمە و تۆ خەڵەتەکەی مەیلە خۆتە
لەگەڵا قەتڕی اتفاق کەوتگە گیانە ئینسانێ لە دەستچووگە ئەفەهمی دیتە ئۆمانیزم شعاردان نییە ئابجۆ خواردن و قڕوتکردن نییە دیتە مبارزە سیگار کێشان و سرد و دەعەی ڕەقیب و دەمە قۆپانە گوشاد و جامانەی حیز نییە دیتە نییە دیتە مەردی سوێڵ نییە مەسئولیەت گرتنە دیتە باسەوادی کتی و خوێندن نییە هەبوونە ئەقڵە پرسیار کەرە دیتە هەڵیت بوو مۆدێڕن بوون شورت لە پێداکەندن نییە هەڵیت بوو ئابجوو خواردن نییە مۆدێڕن بوون تێگەیشتن لە ساختارە پیچیدەیە دنیای ئەمڕۆژینە کە نظامە سەرمایەداری دروستی کردەگە بەتەمامە پیچیدەگیەکانیەوە بەتەمامە ئەبعاد و جنایەتیەوە تەماشاکەیەوە ئەوەنە دەهاتین لە 10 کاراکتەر زیاتر دەرناچن گەشتتان لەناوە 10 کاراکتەرا کۆوێتەوە بۆیە حرەکاتتان قابلە پیشبینیە بۆیە لێدانتان فرە ڕاحەتە فرە ڕاحەتە ئەو خانمیشە لە تۆ ناترسێ لە ڕەفیقەتی هەڵدریاگەکانیشە ناترسێ ئەو خانمت دانێ ئینسان حەقیقەت بێژە وا لە پاچە وەرماڵی دەگیە تۆ ناترسێ لە فەحاشیە تۆ ناترسێ نە تۆ کونای دوعاکەوە گەم کردەگە ئەگرا ساحەتە مەردەمە حەڵیت بوو و ئەمما با دەرسێکی ترە پێبەم قدرەت سیاسی یعنی وەزنێ کە تۆ هەست لە ناوە جامعە ئومقێ کە تۆ گرتکتە لە ناوە جامعە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆیە کە من مؤسسیمی ئمڕۆ بە سەدان و بە هەزاران ڕۆڵەی واتەکە و من توانیگمە مەتنە کوردیە تێبێرم کە سەدان نەفەر لەم سەرزەمینە بەهنە خۆی ئەزانێت ئەز جملە کەسانێ وەکو تۆ کەسانێ وەکو کەسانێکی ترگەرەکیان بوو بیدزن گۆشەهایەکی لێ بدزن ئەگەر ئێمە وەزن نەبووایە تۆ نەهاتی ئەو کامنتەدا بنێ وەزن یعنی من وەختی وەزن کەشی خیابانیم کرد تۆ ئەو وەختە ئەزانی ئێمە کەین مەچە و قاسملوود نییە حاڵیت بوو ئەوە سەوا ئێوە کەوتگنە ئشتبا یەک لە دوای یەگەشتباقی با بزانی تەمام ئەوانەی تو فکرەکەی خەریکی ارتباط هەستەکیانەتە کە پەیمانە حەیدەری ارتباطیان هەست با بزانی لەم کوردەوارە تەکان بخۆن گرد و دەرسە ئامارەیەوە بۆ من هاتگە بۆ من فرێک لەمانە ناکەمە دیوەیت من ئامارە تەختەخاوە فرە کەسێکم هەست ئەمە کارە منەوە نییە من مردم گزارش ئەدا چون دەرەتانی نییە چون ئەم تریبوونە بە تریبوونە خۆی ئەزانێ وی ئەو مۆبایلانی منە پڕە لە کۆنتاکت دیگەرانێک کە ئەم خەوەرانە تێرن و من ئەزانم ئێوە خەریکە چین چه کاران کوڕەکێن لەکوێ هاتگەن بۆ کوێ ئەڕۆن من چۆن ئشرافم بەسەر جامعەی خۆمانیە کە خەریکم مبارزەی تیاکەم چۆن نازانم تەکەکیا تەرەفم بە هەر سوورەت من بە واجە بەمزانی ئەمە جواو بە ئەمەوە جواوم داوە ئیسباتە مجرمیە ئێوە ڕاپەڕین توانی لە حوزور ئەفکار عمومی سەرزەمینە کوردەوارە بیکات ئەوە ئێوە خۆتان تەبرە بکەنەوە بڕن خۆتان تەبرە بکەنەوە خەڵکی کوردەوار بەحسە ئێمەی بیست مەدارک و شەواهدە ئێمەی بیست تۆ چەسبیاگی وە 20,000 دلارەکە 20,000 دلارەکە ئەتوانێ ئەنگیزەیە قەتڵە سامان بێت لە تەرەفە شەهریارە تەماسبی وە نەعیمە نەجەفیوە ئەتوانێ ئەنگیزەیە قەتڵ بێ هەر مەترحکردنە مەسئلە یعنی گرتنە و دوو نەفەرە تا مشەخەس بێت ئەوان ئێشێ سابتی بکەن نێسیان هەڵیت بوو جواو دانەوەی تۆ پۆستەکانە تۆ ئەم کامنتەی دانیا سابتی ئەکا ئێوە ماجەرا و حەقیقەتێکی گەورە خەریکە نەشارنەوە ئەفکارە عمومی فەری بەدەن
بۆیە کەوتکەنە پەلە قاژە فکرەکەن فرە زەرەنگن لە ژێر و حەلیەکەن بە تەلەفۆن و تەلەفۆن بازی بە ئیشە تەلەفۆناتە حەلیەکەن هەروواکە حیزب دیمۆقرات هەلیەکە هەروواکە کۆمەڵە هەلیەکە و زەنگەدا بوو باوکە ئاپۆ و ئێژی کوڕەکە مرد و ڕاستیشی بێژم کوڕەکە تەجاوزی کرد و لەسەر ناموسدایان لێ و باسی مەکە و بە حەیات نەچێ ئەوە ئێوە فرە فکرەکەن زۆڵن و زەرەنگن بووی من ناوە ئێوەم نیاد گێڵ زۆڵە تەوسە ئەپەیانە کردەک مشتێک دەهاتی وا فویان تێتان کردگە گەورە بووگن منە هیچ قەوارەیە نییە تۆ هیچ قەوارەیە نیەن خەڵکی کوردەوار ئێوە ئیشی داوای مستەمسەکات لەمانە بکەن و ئەمانە خۆیان لە مەزانە ئەم ئتتهامە تەبرا بکەنەوە ئیشی ئاخرین گزارشاتە پۆلیس بێتە دەرەوە ئیشی گزارشە پزیشکە داد و پزیشکە قانونی بێتە دەرەوە بەوەردی بێتە دەرەوە حکوومەتە حەلیم لەگرا یەک هەفتەس حکوومەتە حەلیم سۆقی کردگە کاوراوە ماجەراکەشی تەواو شدە ئێلام کردگە نەمەترەحی کرد نەچووە شوێنیە حکوومەتە حەلیم لەگراوە کار بەدەستانە حکوومەتە حەلیم پۆلیسە هەولێر لەگرا شەریکن لەم داستانە و ئەمە حاڵ و حکایەتەکە کە ئێوە کەوتگرە ناوی ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ تا ئاخرم داستانە چی وەفێتانی مشەخصەکە پس بچن خۆتان تابرای بکەنەوە بفەهمن شەهروەندە دنیای ئەمڕۆبوون مین و ژوب ئەپاکردن ئابجوو خواردن تەکە کوڕە 10 ساڵ لە خۆت مناڵ بوو ناخەفتن نییە بشێ بزانین ساز و کارەکانی چۆن کارەکات تۆ چۆن لەو نۆروژە دانیشتگی کەسێ ناتکە بتگری کەسێ لە تۆ ناکۆڵێتەوە چۆن دەرچووگی وە پەلە پەترۆ خۆتە نیاگەسەقەی نۆروژەوە چۆن کەسێ ناڕوا لە تۆ شکایەت بکە چۆن تۆ جورمێکە کردگە و دەرچووگی ئەمانە ئەمشەو دیڤەیتەکەی ئاغای مستەفا هیجریان خستە درەنگۆ بۆ ئێمە سایەکەم بتوانم دیڤەیتەکە بکەم ئەگەر بوو ئەنجامیە دێ ئەگەر نەکەیە سوعا دیڤەیتەکە لەسەر ئاغای مستەفا هیجری و فەرمایشاتە مشەشعانەی سەرکردایەتی و لێ پرسراوەی گشتی حیزب دموکرات مەترحەکەین ئومیدوارم خەڵکی کوردەوار بەم پەروەندەهایە کە ئێمە مەترحیەکەین فێر بێت بەخۆی بێت و کە جامعەبوون یعنی چی کە مەسئولیت گرتن یعنی چی چۆن مقابلە بکاتەکە جنایەت و جۆرمە چۆن لە مقابلە کاولکاریە بوێسێت چۆن بتوانێت لە خۆی دفاعکە چۆن مەوجودیەتە خۆی نیشان بدات لایەوە خۆش